پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بەسەر بە تێپەڕبوونی 23 ساڵ بەسەر کۆچی دوایی سیاسەتمەدار و ڕووناکبیر و ڕۆماننووس و ڕۆژنامەنووس و پارێزەر مامۆستا برای مەحمەد. 23 ساڵ لەمەوبەر کورد کەسایەتیەکی گەورەی لەدەستدا، خەباتکارێکی گەورەی لەدەستدا کە تەمەنی خۆی لە پێناوی خزمەتی میلەتەکەی و چوارپارچەی کوردستاندا بەخت کرد و تەمەنی خۆی بۆ بوارە تەرخان کرد. مامۆستا برای مەحمەد بەدەر لەوەی کە سیاسەتمەدارێکی گەورەی کورد بوو، نووسەر و ڕۆماننووس و ئەدیبێکی گەورەی کووردە کە جێپەنجەی لە مێژووی ئەدەبی کوردیدا دیارە و هەمیشە بە پرشنگداری دەمێنێتەوە. ئەمڕۆ ئێمە تاوای پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە یادکردنەوەی ئەم کەسایەتیە گەورەیە، ئەم نووسەرە، ئەم سیاسەتمەدارە، ئەم خەباتکارە مەزنەی میلەتەکەمان. سەرەتا گفتوگۆکەین لەگەڵ یەکێک لە میوانەکانمان. مامۆستا برای مەحمەد پارێزەرێکی دیار بوو لە سەردەمانی خۆیدا، دەیان کەیسی وەرگرتووە، زۆر ورد و بە سەلیقە و لێزانانە لەگەڵ ئەم کەیسانەدا مامەڵەی کردووە و وەکو پارێزەرێک توانیوێتی ڕۆڵی گەوری هەبێت لە چەسپاندنی یاسا و بڵاوکردنەوەی هۆشیاری یاسایی لە نێو میلەتەکەیدا لە سەردەمانی خۆیدا. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز حاکم قاسم عوسمان کە بەڕێزیان داوەری خانەنشینن ئێستا لە لامان ئامادەیە گفتوگۆی لەگەڵەکەین. کاک حاکم سڵاو لێبێ بەخێرات. سپاس. بەخێر زۆر زۆر سپاس. خێرداربی، خۆشبی. پێم خۆشە سەرەتا ڕای جەنابەت بزانم لەسەر سیاسەتمەداری کورد مامۆستا برای مەحمەد. بێشەکی سوپاسی جنابتانەکەم بۆ ئەم دەرفەتە کە من قسە بکەم لەگەڵ کەنالی جنابتان لەسەر ئەم شخصیە نەتەویە مهمە لە مێژووی کووردا. جناب دەزانێت چەند قسە بکەی لەسەر مامۆستا برای مەحمەد ڕەنگە ناتوێنی پڕ بکەی ئەو ئیشی کە کردووە، بەڵام لە ڕووی قانونیەوە جناب دەزانێ مامۆستا برای مەحمەد لە محامیە کۆنەکان بوو، وابزانم ساڵی 37 تخرجی کردووە لە زانکۆی بەغا کولێکی قانون. ئەو کاتە حتا خوێندەواریش کەم بوو، ینی لەو کاتەی کە تخرجی کردووە بە هەموو ئیمکانیاتی خۆی دیفاع کردووە لە چین و تێوێژی چەوساو کرێ کار و ئەو ئەوانەی کە مستەهدن و زۆر زۆریش سیتێکی زۆر بە قووەت هەبووە. وا بزانم کاتێک کە داخلی مرافعە بوو بۆ دیفاعکردن لە کەسێک خەلکانە کە بووە لە خۆی ئەڕۆژ بۆ قاعی مرافعاتە تا گوێی لەبێ چۆن دیفاعیەکە. جێگەلەوە لەو کاتەوە بزانم 2 ساڵ قەزایش ممارسەی کردووە لە هەولێر و هەڵەبجا و ئەوانە، لێن ئەو کاتە قانونیەکان زۆر زۆر کەمیش بوون. سەرارەی ئەوە مامۆستا براهیم ئەحمەد قانونیەکی لێهاتوو، پارێزەرێکی سەرکەوتوو، مدافعەکی سەرسەخت بۆ مافی کورد، ینی لە کاتی خۆی لە شێستەکانە لە مادەی 3 و مادەی 2 لە دستوری عراقی ئەو کاتی موقت کە نووسرا بوو العراق جزء من الأمة العربية، خۆی زۆر بە وردی مناقەشەی کردووە و معارضەی کردووە کە جزئی عەرەبی لە عراق جزئەکە لە ئومەی عەرەبی، بەڵام جزئی کوردی جزئەکە لە ئومەی کوردی، ینی عراق لە 2 ملەتی سەرەکی پێکتێ و دستور ئەترافی پێ کردووە و هەوڵی داوە ئەو کاتە شارەزایی قانون کەم بوویە کە مافی کورد لەو دستورە بچەسپێنێ. لەلایەکی ترەوە هەگەربەی مەثەلەن مقارنەی شخصیەتی مامۆستا برای مەحمەد بکەی، نەک بەس پارێزەر بوویە یان قازی بوویە، شخصیەکی با بڵێن متعدد المەواهب وەکو بە عەرەبیە لێن، ینی قاسێکی سەرکەوتوو بوویە لە ڕووی قسەسەوە، ڕێوایەکی زۆر زۆر سەرکەوتوو بوویە، لەگەل ئەوەش سەحەفیەکی لێ هاتوو بوویە، سیاسەتمەدارێکی زۆر زۆر بە قووەت بوویە کە سکرتێری پارتی دیموکراتی کوردستان بۆ کاتی خۆی هەتا شێستەکانیش پێش ئەوەی کە ئەو خلافی ناوبالی مەکتەب سیاسی و مەرحومە لە مستەفا دروست بێ و کە هین بێ.
یعنی مامۆستا براهیم ئەحمەد لە چی بوارەکە بێ حتا لە بواری خێزانیەوە هەگەر بێ پیاوێکی سەرکەوتوو بووە زۆر سەرارەی ئەو نەهامەت و ئوبعاد و سژن و دوورخستن لەگەڵ خێزانی خۆی زۆر ڕێکەوتوو بووە. باشە کاک حاکم ڕۆڵی ئێوە وەکو پارێزەرێک دیوە قانونیەکەی باز بکەین چەندە گرنگ بۆ بەتابێت خۆدا ماژەر بۆ کرد لە سەرنەمانێکدا و کولی حقوقتاواکە کە هەر خەڵک خوێنەواری زۆر کەم ڕاست خوێندەوار زۆر کەم بووە لە سیەکانە و لە چلەکانە بە دیاریکاری لە 1970 و کولی حقوقتاواکە ئەمە چەندە گرنگە بۆ میلەتێک بەتایبەت کورد زۆر پێویستی بە خەڵکی خوێنەوارە خەڵکی لەم شێوەیە مەسەلەن پارێزەری بکە کاری یاسایی بکە لە نێو خەڵکدا هۆشیاری یاسایی بڵاو بکاتەوە. خۆ جنابت ئەزانێ لە هەموو وڵاتێکی دنیاە کولێکی یاسا لە ڕووی ئینسانیەوە بەرەمبەر کولێکی توبە لە ڕووی علمیەوە لە ڕووی ئینسانیەوە. ئێمە ئەمڕۆژ نەک بەس ئەو کاتە زۆر دەگمەن بوو ینی شخصێکی وەکو مامۆستا براهیم ئەحمەد یان هەر پارێزەرێک یان هەر قانونیەک لە ناو کووردا چۆن بلێن عملەیەکی سەعب بووە عملەیەکی مهم بووە لەبەر ئەوەی ئەمڕۆژ ئێمە و لە هەموو ژیانی ئینسانە ئینسان پێویستی بە قانونە. ئێمە ئێستش شەڕەکەی خۆمان لەگەل قەزیەی خۆمان لەگەل دەوروبەری خۆمان لەگەل دەولەتە دراوسەکانی خۆمان زیاتر شەڕێکی قانونیە. ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە بین سەر مادەی 140 لە دستوری عێراق مادەی 140 لە دستوری عێراق ڕەنگە هەگەر ئێمە ئەو کاتەی کە دانراوە لە ڕووی قانونیەوە زۆر سەرکەوتووبان ئەو قانونەی حل منازعات الملکیە بە دروستی دانرابە ڕەنگە ئێمە ئێستا زۆر باشترمان ئیشی مادەی 140 جێبەجێ کردبایێتێ. بۆ نمونە تشتێک بۆت بەحس بکەم هەرچەندە مەوضوعی ئێمە نییە ئەو وێنانی کە لەسەر شاشەیە ئەمێ ئاماژەیەک بۆ بکەم لە ئارشیفی بنکەی ژینەوە وەرگیراوە وێنانی لەسەر شاشەیە کاک حاکمەگەردی خەتیبەی ئەو نووسراوانەیە کە ئەو کات مامۆستا براهیم ئەحمەد وەکو وەکالەتنامە با بڵێن وەکو وەکالەتنامە بۆی کراوەتەوە بۆی بێ بۆ مۆکیلی ئەو کەسانی کە داوای یاساییان هەبووە هەنی بەشێک لەو داوای یاساییانەیە و لە سەرلەمانی خۆیدا بەڕێوەی بردووە ئیدارەی داوەوە سەرکەوتوانە توانیوێتی داوە کە بۆ خاوەن مافەکە بەرێتەوە. مەبەستم لەو مقارنەیە ینی لەو بەراوردیە ئێمە ئێستا لەو قانونە ئاخر تعدیل مادەک هەیە مادەی حەوت برگەی 11 بەڵێ خۆمان دامان ناوە کوردێک داناوە ئەلێ کاتێک کە عقارەکە ئەگەڕێ بۆ خاوەنەکەی لە کاتی کەشفی ئەخیرە مقەومەن بدەهب لە هەفتاکان جناب دەزانێ سعری ئالتون زۆر هەرزان بووە ئێستا زۆر گرانە ئێستا احتیمالە ئەرزەکەی خۆت بۆت بگەڕێ ناتوێنی دەفع بکەی لەبەر ئەوە مقەومە بدەهب. ئەمە دلیل هەگەر شارەزایەکی قانونی و خبرەیەکی قانونی بە قووەتە بە ئەبوایە حسابی هەموو شتێکمان کردبای. لەو کاتەوە مامۆستا براهیم ئەحمەد لە شێستەکانە لەو سیراع سیاسیە لەو بارودۆخی نالەبار دیفاعی لە ملەتی کورد کردووە کە حەقی لە دستورە بچەسپێنێ. دەنجنا بزانێ ماف چەسپاندنی ماف لە دستور ئاسان نییە. ئێستش ئێمە بەهۆی ڕۆخانی ڕژێم و بەڕێز مام جەلال لە ناو بارودۆخەکە بوو بەشێکی کەم لە مافی کورد لە ناو دستور چەسپاندووە ئێستش معارەضەی لەسەرایە ئەلێ کورد دستورەکە بە هەوەسی خۆیان داناوە. ئەو کاتە کورد زۆر پێویست بوو بە پیاوی یاسایی بە پیاوی ژیر لە قانونە وەکو مامۆستا براهیم ئەحمەد چ لە داکۆکیکردن لە مافی چین و توێژەکان چ لە چەسپاندنی مافی نەتەوەی کورد لە شوێنە قانونیەکان و لە دستور و لە قانونەکانی کە معمولە لە عێراقەوە. باشە کاک حاکم وەکو خوشکبرانی هەستی کەسایەتێکی وەکو مامۆستا براهیم چەندە گرنگە لە نێو نەتەوەیەکی لەم شێوەیەدا هەبێ کە بڕوای بە بڕای بە پێکەوە ژیان هەیە لەگەڵ
عەرەبە هەر نامیلکەیەکی لە سەرەتاوە لە سەرەتاکانی نووسینیدا نامیلکەیەک دەنووسێ بە ناوی کوردوەل عەرەب، ینی باس لە برایەتی کورد و عەرەبەکە بۆی کە ئەبێ هەوڵەکانیان یەک بخەن بۆ بەدەستهێنانی مافەکانیان. چەندە گرنگ ئێمە خەڵکی لەم شێوەمان هەبێ کە بڕوای بەم جیاوازیانە هەبێ، بڕوای بە پێکەوە ژیانی ئاشتیانەوە بڕابوون بە مافی یەکتر هەبێ. بەڕای من ئەوە فڕەوانی مێشکی ئەو ئینسانە بوو کە لە ئەو سەردەمەیە و هەگەر جنابێت بێی با ئێمە تۆزێک واقعی بین، ینی دائیمە ئەگەر ئینسان خاستن ئینسانی قانونی وەکو من و تۆ ئەگەر قسە بکە ئەبێ بە واقعیت باسی شتەکان بکە، نەک بە وەسفێکی با بڵێن چۆن مەدحی کەسێک بکە. بەڵێ لە ئەحدی مەلەکی کە لە جناب دەزانێت لە تشکیلی دەولەتی عراقیە بەڵێ مافی کەمینەکان و پێکەوەژیان لە ئێستا باشتر بوو. ئەوەی ئێستا بۆ ئێزیدیەکان و سابی ئەو و کریسیان و ئەوانە کە لە دستور تەثبیت کراوە ئەو کاتە تەثبیت کراوە لە دستوری قانونی ئەساسی عراق ساڵی 1925 لە لایحەی ئیدیان کە هاتووە اعتراف بەم دیانەتانە کردووە کە دیانەتی ڕسمین. مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەو سەردەما کە تو تصور بکە لەگەل بەڕەحمەت بێ عەلادین سجادی کە مەجەلەی گەڵاوێژ دەریان کردووە، ینی شتێکی ئاسان نەبووە لەو کاتەکە مەجەلەیەک بەم شێوازی ڕەوشەنبیری لێهاتوو پێشکەوتوو لەگەل ئەو شخصیە مهمە. ئەمانە مێشکیان فڕەوان بوو کاکە، قەناعەتیان هەبوو بە مافی خەڵکی تریش کە داکۆکی لە مافی کوردیانە کرد، حسابیانە کرد کە خەڵکانی تریش مافی خۆیان هەیە. ئێستش ئێمە پێویستیمان بەوە هەیە. ئێستا ئەمڕۆ ئێمە زۆر جار کۆڕ و کۆمبوونەوەکان ئەەکەین لەسەر پێکەوە ژیان، بەس ئەو کاتە پێکەوە ژیانێکی ڕاستەقی نەبوو. حتا خێزانەکەی گەڵاوێشخان کاتی خۆی بەحسی ئەەکە ئەلێ عراق ئەو کاتە عراقێکی پێکەوە ژیان بوو. دیارە ئەوە ینی لە ڕووی خێزانیەوە لێکتریان وەرگرتووە کە ئیمانیان بەوە هەبووە. ئێمە وەکو کەمینەیەک وەکو ئاینێکی کۆنی ئەم خاک و وڵاتە ئێمە ئەمڕۆژ و ئەو کاتەش پێویستیمە هەیە بە شخصیاتی وەکو ئەم بەڕێزە و بە هەر ئینسانێکی وەکو جنابتان کە ئیمانی هەبێ بە مافی خۆ و بە مافی خەڵکانی تر. ویستمە بکەم بە دواپرسیار، ینی چەندێمە بۆ ئەمڕۆ پێویستمان بەو جۆرە ڕوانینانە هەیە، پێویستمان بە جارێکی تر خوێندنەوە بۆ ئەو بیرە ڕۆشنەکراوە فراوانە هەیە کە بڕوای بە پێکەوە ژیان هەبێ. بەداخەوە ئێستا وەکو تۆتر لەو کاتانەدا لە دەستوردا مافانە بۆ کەمینەکان چەسپێنرا بوون، بەڵام ئێستا کەمتر ئەم بڕواایە هەیە. ینی ئەوە تا هێشتا خوشکبرایانی ئێزدیمان بۆ نمونە لەن داعشەوە ئەو جینۆساید کران، ینی هێشتا هەر دەزرێژی بەردەوامە بە شێوەی جیاواز. ینی چەندە گرنگە ئەم بیرە فراوانە ڕۆشنەکراوەیە بۆ ئێستا هەبێ، ینی وجودی هەبێ. بەڕای من هەموو جارێ طبعاً من زۆر هەموو کۆڕ و کۆمبوونەوەکانی لەسەر پێکەوە ژیان و ئاینەکان حازر ئەبم لەگەل ئەو بەڕێزانە پیاوی ئاینی لە هەموو ئاینەکان و خەڵکی ڕەوشنبیر. من بەڕای من ئێستا ئەمڕۆ زۆر گرنگە بۆ ئێمە لە چیەوە دەست پێ بکەین؟ لە مەکتەبی ابتیدائیەوە، لە پەروەردەکردنی جیلێک لەسەر ئەمە. یعنی خۆی بە قسە نایە ئەمە. لازم من مناڵەکانی خۆم پەروەردە بکەم، تەعامل لەگەڵ منانی جنابت بکەن وەکو ئینسان. ئاین لایەنێکی خوایە، مقدسە لە لای خوا، نابێ ئێمە تێکەلاویکەن لەگەڵ سیاسەتە یان لەگەڵ تجارەتە یان لەگەڵ مەسلحەیەکی حزبیە. ئێستا لە بارودۆخی ئێستا کۆمەڵک خەڵک هەیە، ئاینی ئیسلامی پیرۆز داخل ئەکە سەر خەت لە مەسلحەتی خۆیان لە مەسلحەتی تەیارێکی معەن یان حزبێکی معەن ڕەنگە ئەوە ببێ بە هۆکاری ئەوەی کە تونند و تیژی دروست بێ و بەرکەوتنی یەکتر دروست بێ لەگەڵ خەڵکانی تر. بەڵام ئێمە ئێستا پێویستیمان هەیە وەکو من بە جنابتم وت پەروەردەیەکی قانونی لەگەڵ پەروەردەیەکی ڕاستەقینە لە مەرحەلەی ابتیدائیە بەرەوسەرەوە کە ئێمە سەیری ئینسان بکەن وەکو ئینسان، ینی سەیری حاکم قاسم بکەم وەکو ئینسانێک لای ئاینی خۆی حڕە. من سەیری جنابت بکەم و مناڵەکانت و هەموو خەڵکانی تر وەکو ئینسان تەعاملی لەگەڵ بکەم، ڕووی ئاینی لە نێو خۆی و خوایە، عەلاقەمان بەسەرەوە نییە. سپاس بۆ ئامادەبوونت. مەمنون. زۆر سپاس دەکەین. زۆر سپاسی جنابتان. زۆر بەخێر بێی. سەرچاو